لە تورکیا ئەفشارەکانی دەوڵەت لەسەر کورد زیادیان کردووە. سیاسەتەوانان ئەندام و لایەنگرانی پارتە کوردیەکان دەستگیر دەکرێن. دوایین راپۆرتی ساڵانەی کۆمیسیۆنی مافی مرۆڤی فراکسیۆنی دەمپارتی لە پەرلەمانی تورکیا بە ئامەرەکانی دەستگیرکردن و زیندانیکردن هەڵکشانی فشارەکان لەسەر کورد دووپات دەکاتەوە. کۆمیسیۆنی مافی مرۆڤی فراکسیۆنی دەمپارتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا راپۆرتەکەیان پێشکەش کردو و دەڵێن لە ماوەی 11 مانگی ساڵی 2023دا 2906 کەس لە ئەندام و لایەنگرانی پارتەکە دەستگیر کراون کە ژن و منداڵیشیان تێدا. دەمپارتی ئاماری 8 ساڵی ڕابردووی فشار و زیندانیکردنی ئاشکرا کردووە. لە ساڵی 2015 تاوەکو ئێستا 22818 ئەندامی پارتەکە دەستگیر کراون، 4334 کەس سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە. هەر لەو 8 ساڵەدا لە پۆستە جیاوازەکانی دەمپارتی 104 هاوسەرۆکی پارتەکە لە پارێزگاکان و 201 هاوسەرۆکی شارەوانی و 30 ئەندامی ئەنجومەنی پارتەکەیان زیندانی کراون. 24 پەرلەمانتاریان دەستگیر کراوە و پاریزبەندی لەسەر 15 پەرلەمانتار هەڵگیراوە. دەمپارتیکە پارتی دیموکراتی گەلان هەدەپەی پێشووە و چەند ڕۆژی ڕابردوو ناچار بوو ناوەکەی بگۆڕێت. لە راپۆرتەکەیدا ئاشکرای کردووە لە هەڵبژاردننی شارەوانەکانی ساڵی 2014دا 93 سەرۆک شارەوانی پارتەکە زیندانی کراون و 95 شارەوانی قەیومیان بۆ دانراوە. لە هەڵبژاردننی شارەوانی 2019دا 48 شارەوانی قەیومیان بۆ دانراوە و 43 هاوسەرۆکی شارەوانی سەر بە پارتەکە زیندانی کراون. دەمپارتی دەڵێت سەرەڕای هەڵکشانی فشار و ڕێگریەکانی دەوڵەتی تورکیا و بەردەوامی ڕێگریەکان لەسەر کورد و ئۆپراسیۆنەکانی دەستگیرکردنی لایەنگر و ئەندامانی پارتەکە، بەڵام دەمپارتی سوورە لەسەر ئەوەی درێژە بە خەباتی سیاسی بدات بۆ گەیشتن بە ئاشتی و یەکسانی و دموکراسی.